ئەچینە لای یەکەمین هەواڵی ئەمڕۆمان و ئەچینە شاری کەرکووک و لەوێ پێشەنگایەکی وێنەکێشان بەناونیشانی کەرکووک بە هونەر ئەدرەوشێتەوە کرایەوە. لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک پێشەنگەیەکی وێنەکێشان و تابلۆی هونەری بۆ ژمارەیەک لە کچان و کوڕانی نیگارکێشی کەرکووک کرایەوە. لە پێشەنگەکەدا 7 کەس بەشداریان کردهبوو بۆ چێبڕچێ لە هەڵبژاردننی باشترین و جوانترین تابلۆی هونەری. پێشەنگەکە لەلایەن تیمی خۆبەخشی مۆمەکانی کەرکووک بە هاوکاری چەند گروپێکی خۆبەخشی تر و بەشی چاودێری خێزان و بەشی کاروباری خانمانی پارێزگای کەرکووک کرایەوە. وەکو گروپی مۆمەکانی کەرکووک هەستاین بە ئەنجامدانی ئەم پێشەنگایە بە سپۆنسەری زۆر بەڕێز مامە ڕەزای حاجی فایق. وەکو گروپی مۆمەکانی کەرکووک بە هەماهەنگی گروپی باخچی خۆبەخشی و گروپی بەسمەی خێر و بەشی ئافرەتان ئینشاءڵڵا ئەم پێشەنگایە لەژێر دروشمی کەرکووک بە هونەرەوە دەدرەوشێتەوە و هەموو ساڵێک لەم بڕوارەدا پێشەنگای وا دروست دەکەین. پێشبڕکەیەکی وێنەکێشەکان بەشداریم کردو لەم فستیڤاڵ و پێشانگایە کە باس لە هەر کەسۆ دێت وێنەیەکی خۆی بەشداریە کات پێی. ئیتر من بەم تابلۆی بەشداریم کردووە کە ئافرەتێکی کوردەواریە و باس لە هێز و مافی ئافرەتەکات کە بە کللتوری کوردی و قوماشی کوردی ڕازانمەتەوە. ئیتر خولیایەکە لە مناڵی حەزم پێبوو پێم خۆش بوو لەم پێشانگایەشە بەشداری ئارۆڵا لە ماڵەوە زۆر بەشداری پێشانگای ترم نەکرۆ بەس ئەمەیان یەکەم جارمە. ئەمەیان مافی ئافرەتە ئەوانی تریشم منزەڕە و وێنەکێشی بە قەڵم ڕەساس ئەەکەم هی دەموچاو و ئیتر ئەنواع. تابلۆکان من دەربارەی بارقە کە لە دیەی چیمەن بە سەتای لە ژن و مناڵی هیدام کرد. یەکەی سووتان بە سەریانە ساڵی 86-87 بێجگەلەوە بارێغ ئەمە عەجاجە بە هەزاران تاوانیان تریان ئەنجام داوە لە گورە سەلمان.